بۆ ئەوەی داهاتی ناوخۆ نەدەنە بەغدا دەسەڵاتدارانی هەرێم دوو موچەی فەرمانبەران دەفەوتێنن. 2 تریلیۆن دیناری موچەی خەڵک دەفەوتێت و لە ڕێیکردنەوەی پرۆژە سەرۆکی حکوومەت دەیەوێت لە بیری خەڵکی بباتەوە. ئامانجی دیمەشق بۆ تێکەڵکردنی هەسەدە لەگەڵ سوپای سووریا ئاشکرا دەکرێت. دکتۆر ڕەعەد ڕەفعا سەرۆکی لیستی 247 تەوتین ڕای دەگەێنێت لا کۆبوونەوەی دوێنێ ئەنجومەنی وەزیرانی عێراق و دوای کۆبوونەوەکەش وەزیرە کوردەکان هیچ داواکاریەکیان لە سوودانی نەکردووە بۆ ئەوەی موچەی مانگینۆی موچەخۆرانی هەرێمی کوردستان پێش هەڵبژاردن بنێردرێت. لە میدیاکانیشیان خەتاکا دەخەنە ئەستۆی سوودانی. بەپێی زانیاریەکانی دکتۆر ڕەعەد هۆکاری داوانەکردنەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە ڕێککەوتنی حکوومەتی هەرێم و سوودانی تەنها بۆ 3 مانگ بوو تاوەکو هەڵبژاردن لە ماوەیە 3 موچەکە درا. دەسەڵاتدارانی هەرێم نایانەوێت چیتر 120 ملیاری داهاتی نانەوتی بەرامبەر موچە ڕادەستی بەغدا بکەن. بۆیە ئەگەر سوودانی بڕیاری نادنی موچەی دابا دەبوایە هەرێم 120 ملیار دینارەکە بنێرێت بۆ ئەوەی هەرێم چیتر ئەو پارەیە نەدات. بۆیە وەزیرە کوردەکان داوایان لە سوودانی نەکرد موچەی مانگینۆ بنێرێت. دەیانەوێت دوای هەڵبژاردنیش بەردەوامی بە کێشەی موچە بدەن چونکە ئەو کات مەترسی دەنگدانیان لەسەر نامێنێت. ناوبرا وتیشی دەبێت خەڵکی کوردستان بزانێت ئەو مەترسیا لە ڕێی موچەخۆرانە و ئەوان وەکو لیستی 247 تەوتین دەنگدەرانی هەولێر پشتیوانمان بکەن هەوڵی چارەسەرکردنی بنەڕەتی کێشەی موچە لە ڕێگەی جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی بۆ تەوتینکردنی موچە هەوڵی بنبڕکردنی کێشەکە دەدەین. هەموو ئاماژەکان بۆ ئەوەن ئەمساڵ 2 موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان دەفەوتێت. سەرۆکی حکوومەتیش خەمساردانە ئەمڕۆ هەرکەکەی لەسەر خۆی لابردوو وتی خەتای بەغدایە. لە کاتێکدا ئەوان بۆ ئەوەی 240 ملیار دیناری داهاتی ناوخۆ بۆ 2 مانگ بە بەغدا نەدەن ئامادەن 2 موچە کە بڕەکەی نزیکەی 2 تریلیۆن دینارە بکەنە قوربانی بەبێ ئەوەی حیساب بۆ دۆخی خراپی گوزەرانی موچەخۆرانی کوردستان بکەن. سەرۆکی حکوومەت لە ڕێیکردنەوەی چەند پرۆژەیەکیش دەوێت چاوی خەڵک ببەستێ داوای موچە نەکەن. هەموو ئاماژەکان بۆ ئەوەن دوای هەڵبژاردن دەسەڵات دەوێت جارێکی تر کێشەی موچە لەگەڵ بەغدا دروست بکاتەوە. سیپان هەموو ئەندامی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە ڕایگەیان تێکەڵبوون لەگەڵ سوپای سووریا بژاردەیەکە بۆ ئەوان هەروەها دانوستانە بەردەوامەکان لەگەڵ حکوومەتی دیمەشق لە قۆناغێکی زۆر هەستیاردایە و هیچ پێشکەوتنێکی بەرجەستەی تێدا نییە بەڵام دەڵێت ئامادەین بۆ هەموو ئەگەرێک. سیپان هەموو کە هاوکات ئەندامی لیژنەی دانوستانکاری هەسەدەیە بۆ گفتوگۆ لەگەڵ حکوومەتی دیمەشق لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ئەلمۆنیتەر ڕایگەیان هیچ پێشهاتێکی جدی سەبارەت بە دانوستانەکانی ئێستای نێوان هێزەکانی پاراستنی گەل و حکوومەتی سووریا لە ئارادانیە و گرنگترین هەنگاویش ڕێککەوتنی دەی ئازار بوو. هەندێک هەسەدەیان تۆمەتبار کردووە باوەستان بۆ بەدەستهێنانی کات بەڵام ئێمە پابەندیم بە ڕێککەوتنەکە.